بله سیمین سالوگرا در چونا بریارا 688 واقعی آویج بو کردان چی بو نویسکار و سروک پیمانگاه کردستان بو لیکولین و گشه پیدان سرو قادر میوانه من استودیه بخیر هاتی که سرو که سرو از جوردست پی بکم یعنی واقعی بریارا 688 جبو دو زاکر چی بو گو اوقا سال دی جیهان ده هات بوش بیر کرد لوانه اگر لە نزیک بە 80 ساڵ لە تاریخی کارەساتی کورد وەری بگرین دوای ڕوخانی ئیمپراتۆری عوسمانی و ئیجماعی کۆلۆنیالیزمی بریتانیا و فەڕەنسا لەسەر ئەوەی کەوا کورد هیچ کیانێکی نەبێت و ڕێگەی پێنەدرێت بەدەست چارەنووسی خۆی دیاری بکات بڕیاری 688 یەکەمین بڕیاری نێودەوڵەتی بوو کە هەنگاوێکە بۆ قەرەبووکردنەوەی ئەو زوڵمە تاریخیەی لە کورد کرا و ڕێگەی پێدرا لە بار و دۆخی نوێدا یەک بپارێزرێ دووەم بیر لە شێوازی بەڕێوەبردنی خۆی بکاتەوە. کەک سێرونها ئەم هەر باستکن کو بریارە 688 چ واتەیە وێ بۆ کوردان هەبوو لێ بۆ جیهانێژی چ واتە هەبوو ji ber ku miletek bi milyonan miletek 40 milyonî vê demê sala 1991 got her hatibû paşguh xistin. Wateya wî ji bo wijdanê mirovayetiyê ji bo mirovayetiya cîhanî xwe jî çi? ئەم بڕیارە کە هەڵوێستی کۆمەلگای نێودەوڵەتی بوو و هەڵوێستی دەوڵەتە بەهێزەکانی کۆمەلگای نێودەوڵەتی بوو کە هەر ئەوان بەشێکیان بەتایبەتی فەڕەنسا و بریتانیا لە سەرەتای سەدەی ڕابردوو مەسئول بوون لە بەرپرس بوون لە دابەشکردنی کوردستان و بێبەشکردن و بێهەویەکردنی میلەتێک کە یەک لە چوار نەتەوە گەورەکانی پێکهێنەری ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و بوو بە مشکلەیەکی زۆر گەورە بۆ هەموو دنیا ئەم بڕیارە بەخۆ هاتنەوەی کۆمەلگای نێودەوڵەتی بوو لە نەتیجەی گرفتە ئینسانیە زۆر گەورەکان مەسەلەیەکی ویژدانی و ئەخلاقی نەبوو بەتەنیا بەڵکو کاتێک پێشی ساڵی 1991 لە ساڵی 88 بردومانی هەڵەبجە ڕوویدا کۆمەلگای نێودەوڵەتی ئاخرین هەڵوێستی و قۆناغی هەڵوێستی خۆیان بوو لە شارنەوەی کارەسات لە بیرمانە ئەو کات ڕێگەیان نەدەدا دنیا ئاگای لە ئەو کارەساتە بێ کە لە هەڵەبجە و لە ئەنفال ڕوویدا سەرباری ئەوەی کە لە نەتیجەی کێشەکان و شەڕی بەردەوامی نێوان عێراق و ئێران لە بەڵگەنامەکان کەوتنە بەردەستی دنیاش بەشێکی زۆر لە ڕۆژنامەنووسانی ئەوروپا و ئەمریکا هاتن واقعەکەیان بردەوە لە بۆ ئەوروپا و ئێستا خۆیان دەگێڕنەوە لەو مناسبەتە کە چۆن دەوڵەتەکان ڕێگەیان لێگرتوون دەستیان نەگاتە میدیا نەبێتە باسی ڕۆژ کاتێک کە شەڕی عێراق و ئێران کۆتایی هاتوو کۆڕە و دەستی پێکرد ئەو کارەساتە ئینسانیەی کە ڕوویدا ئەگەر هەر لە ناو هەرێمی کوردستان بوایە دوور نەبوو جارێ لێی بێدەنگ بن بەڵام کاتێک کە گەیشتە ناو تورکیا و ناو ئێران و بوو بە کێشەیەکی جیهانی لە ڕاستیدا ئیتر دنیاش گەیشت بۆ قۆناغێک کە مەساتی ئینسانی بەو گەورەیە بێدەنگی لێ نەدەکرا و هەر ئەوەش بوو بە مایەی هاندانی ڕایگشتی ئەوروپا و ڕایگشتی ئەمریکا بۆ ئەوەی کە لەڕووی ئینسانیەوە دەوڵەتەکانیان بەهانای ئەو میلەتەوە بێن کە دنیا ئایپرسی هۆکار چییەکە ئەو میلەتەوە و جینۆسایت دەکرێت و لە خاکی خۆی دەردەکرێت و کاراکتەری زۆر گەورە هاتنە مەیدان کەسانی وەکو دانیال میتران وەکو فرانسوا میتران و هەروەها من با بە ناوەکانەوە خۆم مەشغوڵ ناکەم ژمارەیەکی زۆر سیاسەتمەدار و ڕۆشنبیر و ڕۆژنامەنووسی زۆر گەورە کە دوایی هەموو واقعەکەیان نووسیوە سیراعەکانیان نووسیوە هاتنە مەیدان بۆ کارکردن لەسەر ڕایگشتی ئەمریکا و ئەوروپا بۆ ئەوەی دەوڵەتەکان ڕئیسی دەوڵەتەکان ناچار بکەن هەنگاو بنێن بۆ نمونە کاتێک ئێمە نووسینەکانی جەناتان ڕاندل ئەخوێنەوە بە تەفاسیلی ورد باسەکە چ سیراعەکی تون لە ئەمریکا لە وایت هاوس و لە ئەوروپا هەبووە بۆ ئەوەی کە سەرۆکەکان مەیال نەبوونە بۆ ئەوەی هەنگاوێک بنێن بڕیارێک بدەن بەڵام دوجار ڕایگشتی و میدیا کە من دخواستە زۆر مەسەروەی پرسێکێک سەرونەها گاوا کو کۆچان میلیۆنی دەست پێ کرد مەدیا جیهانی
هاتە کوردستانی هاتە سەر سینۆران وێ دەمێ جۆرج بوشی باو ماسی دەگرتن لە ئۆقیانوسێ یعنی بریار ji بۆنی ڕاوەستاندنا vê کۆچێ nedimê jî wan debû raya giştiya yani biriya medyayê bandora wê vekir ku opînyonekî gelekî gewre durust bibe yani rola medya di vê babetê de çawa dibin ڕۆلی مێدیا ڕۆڵێکی یەکجار زۆر کاریگەر بوو لە هەندێک بواردا سەرەکی بوو بەڵام کێ ڕێگا ئەو کات بە تایبەتی ئەو کات ڕێگای بە میدیادا کە ئەم فایلە بە هەموو دنیا بگەێنێ بە تاکید بەشێک لە کاربەدەستانی ئەمریکا و ئەوروپا بڕوایان بەوە هەبوو کە دەبێ ئەم میلەتە بۆ دنیا کەشف بکرێ و دەبێ دیفاعی لێ بکرێ و پارێزگاری لێ بکرێ ئەم مناقەشەیە زۆر بە توندی لە قیادەی فەڕەنسیدا هەبووە و شانسەکە لەوەدا بوو کە خودی میتران و مادام میتران مەیال بوون بەلای ئەوە لایەنگیر بوون و کارێکی یەکجار زۆریان کرد بۆ ئەوەی کە ڕێی بە ئەمریکا و هەتا بە بریتانیاش بگۆڕن لە بەرژەوەندی کورد لە پاڵ ئەواندا ژمارەیەکی زۆر لە دۆستانی کورد کە ئێستا دیپلۆمات و ڕۆژنامەنووس و ڕۆشنبیری گەورەی کاریگەر بوون لەسەر ڕایگەشتی ئەوروپا و ئەمریکا یارمەتی ئەم سیاسیانیان دەدا کە دەیانەویست کێشەکەی تر نەشاردرێتەوە لە ئەمریکاش هەروە سەرنجام ئەم مەسەلەیە دروست بوو کە غەدرێکی گەورە کراوە و ئەگەر ئێمە ناوەڕۆکی بڕیاری 6 بخوێنەوە باس لەوە ئەکات کە میلەتێک بەبێ دەلیل جینۆسای دەکرێت دەبێ کۆمەلگای نێودەوڵەتی جارێ ئەم جینۆسایدە بوەستێنێ دەرفەتی ئەوەی بدا کە ئاوارەکان هەناسەیەک پشوویەک بکێشن و شوێنێکیان هەبێ بۆی بگەڕێنەوە یعنی کار لەوە دەست پێکرا کە ئینقاز بوو فریاکەوتن بوو و ناوەڕۆکی بڕیارەکەش پتر فریاکەوتنە کە دوایی ئیتر پەڕووباڵی لێ زیاد کرا و ئەم بڕیارە بە شێوەیەکی باش بەو مانایە مەتاتی داڕێژرا کە ئەمریکا بتوانێت هەنگاوی تر بنێ فەڕەنسا مەسئولێتی دیکە قبولکە وە سەرنجام ئەم بڕیارە ڕێگەی کردەوە بۆ ئەوەی کە کێشەی کورد ببێتە کێشەیەکی گرنگ لەسەر مێزی وڵاتانی بڕیاردەر لەسەر وەزعی جیهان بە تایبەتی لە ئەوروپا و لە ئەوروپاش لە فەڕەنسا و لە بریتانیا و لە ئەڵمانیا و لەگەڵ ئەمریکا کە دوایی ئەم چوار وڵاتە بە دەوری جیاجیا ئەم بارودۆخەیان دروست کرد کە ئێستا ئەمڕۆ خوێنمانەوە کە کۆنسۆلی ئەمریکا لە هەولێرەڵ ئێمە بەردەوام دەبین لە پشتیوانیکردنی کورد و لە پاراستنی ئەمە دەستکەوتێکی گەورەی ئیستنتاجە لە سەدەیەک زوڵمکردن لە میلەتی کورد و لە بۆ ئێمە ڕاستە درەنگ هات بەڵام زۆر بەقیمەتە پاراستنی گرینگە ئێمە نابێت تەنیا خۆمان بۆ مەشغوڵ بکەین کە چۆن ئەم بڕیارە درا بەڵێ ئەمە بەشێکە لە تاریخی ئێمە خوێنمان لێ ئەرژا بە هەزاران هاوڵاتی ئێمە دەمردن ئێمە لە جینۆسایددا بووین ئەم بڕیارە ڕێک وەکو ئەو بڕیارە وایە کە لە دوای شەڕی جیهانی دووەم بۆ پاراستنی یەهودیەکان لە دەست ئانتیسەمیتیزم دراوە ڕۆلا دیاسپۆرا کوردی چاوات بینێ دیاسپۆرا کورد وێ دەمیاز بۆ خەل سوێدەی بووم 1991 bi hezarên Kurd li her welatekî Ewropa li ser caddeyan bû di konan de girêvên birçîbûnê dikirin heta ku ev biryar jî derneçû ji wan konan derneket. دیاسپۆرای کورد لە دەرەوەی کوردستان لە جیهان دەوری زۆر کاریگەری هەیە و خودی چالاکەکانی کە دەهات نەمەیدا و ئێستاش ڤیدیۆکان هەن لە وڵاتانی ئەوروپا و کەمتر لە ئەمریکا لە بەرەوەی کوردی کەمتر لێبوو دەورێکی گرنگیان هەبوو لە پاڵ میدیا سەرنجی جیهان ڕابکێشن بەوەی کە کارەساتێک وا ڕوئەدا کاری دیاسپۆرا لە ئەوروپا و ئەمریکا ڕێک وەکو گریانەکەی ڤیان دەخیل وا بوو ناو پەرلەمانی عێراق سەرنجی ڕاکێشا بۆی کە مکەونێک خەریکە ئیبادا کرێت ئەوە کەم نییە ئەوە یەکجار زۆرە بەڵام بارودۆخێک هەبوو کە هەر هەوڵێکی سەرنج ڕاکێشانی عاقڵانەی بەجورئەتی میلەتی ئێمە سەرنجی دنیای ڕاکێشە لەو کاتیدا بوو کە بڕیار درابوو پەنجەرە لەسەر کورد بکەنەوە و پەنجەرەکە کرایەوە و ئێستا کاتێک کە تەفاسیلی مناقەشاتی ناو پایتەختەکانی
کە دەرگیر بم بۆ ئەوەی کە چ لەو فایلە معقەدە بکەین کە ناکرێت لە بەرچاومان ون بێ کاراکتەری زۆر بەهێز زۆر کاریگەر کە لە نێو ڤەرسای لە نێو وایت هاوس لە بریتانیا و لە ئەڵمانیاش ئیشیان لەسەر ڕئیس جمهور لەسەر وەزیرەکان لەسەر پەرلەمانەکان لەسەر کۆنگرێز ئەکرد لەسەر میدیا ئەکرد ینی لە ڕاستیدا کارەساتی کورد لە ساڵی 90 لە کۆتایی سەدەی دەی ئەخیری سەدەی 20دا زمینەیەکی دروست کە زمینەکە زیاتر زانیاری بوو کە لێکۆڵەرەوە و ڕۆژنامەنووس و سیاسەتمەداری ئینسان دۆست ژیانی خۆیان تەرخان کردبوو تا ئەم قەزەیە بە دنیا بناسەنن بارودۆخێک دروست بوو لە دوای شەڕی عێراق و ئێران کە دەرگا کرایەوە ئەم نوخبەیەی ئەوروپای کە باسمان کردن دەرگا کرایەوە بۆی کە کاری خۆیان بکەن بۆی کە تەسیری خۆیان بکەن بۆی کە میدیا و سیاست بێنن هەر ئەم وەفدەی کە ئێستا لە تەلەڤیزیۆنەکەی ئێوە مادام میتران و ژمارەیەک لە کەسانی وەکو کۆشنەر و وەکو دکتۆر نەجمەدینی یاد بەخێر لەگەڵ وەکو ئەمانەی کە دوای هەموو من ناوەکانیان بە هین نەکەم لەگەڵ هەندێک لە کەسانی ناو دیاسپۆرا هاتنە سەر حدودەکان و سەرنجام هەر ئەوانە سەرنجی کۆمەلگای نێودوڵەتیان نەک هەر ڕاکێشا بەڵکو زەمینیان بۆ خۆشکردن بۆی کە حەقیقەتی قەزیەکە بزانن لە پەنا بەرد و لەسەر جادە لەگەڵ سەرکردەکانی کورد دانیشتن چونە ئۆردوگاکان چونە نەخۆشخانەکان یعنی یەکسەر بارودۆخ سێرۆ سەلا 1991 بوو بریارە 688 دەرکرد ساڵێک پشتی وێ گولان 1992 دیان پەرلەمانە کوردستانی ئێک و ئاوا بوو بریارە فەدەرالیزمیا گۆهاتی داین حکوومەتە هەرێما کوردستانی 30 ساڵژی دەرباز دەبن پشتی 30 ساڵان بنەمایەکی گرنگ یا حکومی ئیدارەیی کولی کوردستانی ئاوا بوویی هەیە ئەف هەمووژی بەرهەمە بریارە 688 و قوربانیدانا گەلێ کورد ینی 30 ساڵە پشتی وێ ئەف سەرکەوتنین گۆ کورد لەسەر ئاستا دەستهلاتی بدەستخستنە چاوا دەبی ئەم سەرکەوتنێکی مەزڵومیەتی میلەتی ئێمە و سووربوون و جەختی تێکۆشانی زوتنەوەی شۆڕژگەری و سیاسی بوو هەردووک بەیەکەوە کە ڕاپەڕین باشترین نمونەیە ڕاپەڕێنی خەڵک هەموو توێژەکان و پێڕاگەشتنی زوتنەوەی شۆڕژگەری و سەرکردایەتی سیاسی ئەو کاتی هەبوونی بەرەی کوردستانی دوای ماوەیەکی دوور و درێژ لە شەڕی ناوخۆ تەجربەیەکی باشی دابوو بە سەرکردەکان کە ئەم بارودۆخە لە هەموو ڕێکەوە بقۆزنەوە هەر چۆنی ئێمە هەڵی سەنگێنین ئەگەر ئەوە ئینکار نەکەین سەرکردەکان لە هەموو قۆناغێکە تووشی کەم و کوڕی و هەڵا بن بەڵام سەرکردایەتی سیاسی کوردستان لەبارەی کوردستانی دەورێکی زۆر عاقلانە و زۆر واقعبینانەی بینی بۆ ئەوەی کە ئەم بارودۆخە نێودەوڵەتی و ئەم بڕیارە بگا بە نەتیجەیەک بە تەئکید پەنابردنی بەرەی کوردستانی و سەرکردەکانی کورد بۆ ئەوەی کە ئێمە بە ئینتیخابات کۆتایی بە شەریعەتی شۆڕژگەری بێنین ببێ بە شەریعەتێکی قانونی سەرنجی دنیای ڕاکێشا یەکێک لە هەنگاوە عاقلانە و گەورەکان بوو دروستکردنی حکوومەتی هەرێمی کوردستان هەنگاوی دووەم بوو کە ئێمە دنیامان خستە بەردەمی ئەمری واقع کە ئیدارەی ناوخۆییمان ناوێ حکوومەتمان دەوێت ناو گرینگە ئێمە ئەنجومەنی بەڕێوەبردننی ناوچەمان ناوێ ئێمە پەرلەمانمان دەوێت ناوی فدرالیە هەرچی هەیە بەڵام کە ممارەسەیەکەین ئەبێ بە حکوومەتی ئەمری واقع دەوڵەتی ئەمری واقع وردە سەرکردایەتی کورد دنیای ناچار کرد ڕێگای بۆ دۆزینەوە کە مامەڵە لەگەڵ ئەم ئەمری واقعا بکەن بە شێوەیەکی ناڕەسمی بەڵام لە هەموو جیان نوێنەری حکوومەتی کوردستان و هی حزبەکان هەبوون ئەمە سەرکەوتنە گەورەکانن دوای ئەوە دەستپێکردن بە ئەو قانونانەیە کە تایبەتمەندی و سیمەی عەسریان پێوە بوو یعنی قانونەکانی کە لە پەرلەمانی کوردستان دەرەچۆن قانونی تندڕۆیی دینی و قەومی و تەعەسوبی و تەعەسوفی نەبوون بەرامبەر بە هیچ حتا بەرامبەر بە عێراق و بەرامبەر بە بەعسیش ئەمە لەگەڵ سیمەی عەسر دەهاتەوە مەسەلەی تەسامح و دیموکراسی و مافەکانی مرۆڤ من لەبیرمە ساڵی 91 و 92 لێرە چەمکی مافی مرۆڤ بۆ خەڵک تازە بوو یعنی چی دوای لە ئازادی زیاتر شتێکی تر هەیە
ڕێکخراوەکان دروست بوون و حکوومەتی کوردستان و پەرلەمانی کوردستان بۆ خۆی قانونی زۆر باشی لەو مەجال دەنان. دوای ئەوە با پاس دەم مەسلەی هاوکاریکردنی کۆمەلگای نێودەوڵەتی و تەحالفی دەولی بۆ لە ناوبردنی فاشیزم لە عێراق اینجا شەڕی داعش و تێکشکاندنی تیرۆر لە کارە گەورەکانی کوردن کە حەڵقەی هاوکاری و تەحالفی لەگەڵ دنیا دروست کرد. ئەمە دینگە گەورەکانی ئەو بینایەن کە ئێمە جاری وهەیە هەڵی گەورەشی تیا دەکەین بەڵام نایاڵێ بینایەکە بڕۆخێت. ئەمە هیویدارن و ئەو بینایە هەر دەمینێ ئەم بینایە دەمینێ چونکە لەوە تێپەڕی کە کورد ئێستا جارێکی تر بگەڕێتەوە بۆ دوایە نەخۆی قبوڵەکان نە دنیا قبوڵەکە بەڵام ئەوەی جێداخە کەم و کوڕیەکانی ئەم 30 ساڵەیە لە ساڵی 1994 شەڕێکی ناوخۆیی زۆر خوێناوی زۆر پاشکەوتوانە بێ هەدەف دەستی پێکرد لە کورسە کە هەمومان تێیدا بووین. من ناڵێم هەموو وەکو یەک بوون نەخێر خۆگەر بین سەر تەفاسیل ئەزانی شەر چۆن دەستی پێکرد بەڵام لە چاوی دنیا مەسەلەکە مەسەلەی شەڕی ناوخۆ بوو و ئەو قسەیەی دانیێل میتران کە ئەیگوت من کوڕەکانم نابیم تاکو تا شەڕبەیەکەوە نەوەستێنن باشترین تعبیر بوو بۆ ڕێی دەرەوەی دۆستی ئێمە لە بۆ ناوخۆ و پاشی ئەوە قۆناغی ئەوە هات کە هەموو دنیا چاویان لەو بوو ئەم میلەتەی کە سەدەیەک ڕێگەی لێگیراوە خۆی مەسیری خۆی دیاری بکات ئێستا هاوکاری ئەکرێ تەدریبی پێکرێ دەرگاکانی دنیای لە بۆ کرایەوە تا فێر بکرێ باشتر خۆی بەڕێوە بەرێ هەنگاوی ئەم چەند هەنگاوەمان هاویشت بەڵام هەنگاوەکانی دیکەی بەڕێوەبردننی دروستکردنی مؤسساتی دەوڵەت لە کوردستاندا حکوومەتی هەرێمی کوردستان کە کاری دەوڵەت دەکەن لە بۆ ئێمە ئەمە لە گرفتەکانی ئێمە کە ئێستا دنیا لە پاڵ ئەو 100 زوڵمەی کە لە کورد کراوە تقریبان بەقەدەر ئەو زوڵمە گلەیمان لێ دەکەن کە باش خۆمان بەڕێوە نابین کۆمەلگایەکە باش بەرەو پێشەوە نابین و ئەوە من بەعام باسیەکەم بینە سەر تەفاسیل هۆکاری هەیە ئەم 30 ساڵە ئەم یادا ئەبێ خۆمان نەکەینە لاوکێ معدەنی ئەم ساحەبی ڕز و پەزا بووین ساحەبی ملک و ئەملاکە بووین ئێمە میلەتێک مەزلومین و هەر میلەتێکی مەزلوم قارەمانە دیفاع لە خۆی دەکات لە تاریخە هیچ میلەتێک لە ناو نەچووە بە گەورەی میلەتی کورد کەواتە ئەوەی کە کردومانە لە قارەمانیەتی بۆ خۆمانە فەزڵ نییە نەمانکردبان نەدەماین ئەوەی کە سەرنجی دنیاشمان ڕاکێشاوە کارێکی باشە پرسیارەوەیە هەدەف چییە؟ هەدەفەوە بۆ ئێمە ئێستا حکوومەتێکی پێشکەوتومان هەبووە لە بووە هەموو بوارەکان حکوومەتێک بواە کە سەیریەکرا وەکو مۆدیلێکی زۆر پێشکەوتوی ئەم دنیاە چونکە ئێمە هاوکاریە کرین ئێمە پشتیوانی ڕاستەوخۆ ناڕاستەوخۆمان هەیە ئێمە لەم 30 ساڵەدا بە قۆناغی جیاجیا سەروەتێکی زۆرمان لەدەستدا بووە اینجا ئەمەیان من پێم وایە لە 30 ساڵدا ئەمە دەبێت جێی مەناقەشە بێ کە چۆن باشتری کەین نەک بین خۆمان نەک و بەر باشی و بچین و ئەو بنەمایم بەرهەمێن و بەری 30 ساڵە ژمەگرتیم گەلێکی پێش بخن سپاس بۆتە سێرۆ قادر نویسکار سەرۆکی پەیمانگا کوردستان بۆ لێکۆڵین و گەشەپێدانی گوتمەیبانی زۆر سپاس سەرکەوتوو بن.